هەمومان بەهێزکردین کەرتی تایبەت هۆکارێکە بۆ بەرەو پێشبردننی ئابووری وڵات ئەوە هەروەها ڕەخساندنی هەلی کاریش چونکە خۆتانەزان بەهۆی ئەوەی کە کەرتی گشتی ماوەیەکی زۆرە کە دامەزراندن تێیدا ڕووی نەداوە ئەمە کاریگەریە بێت لەوەی کە هەلی کاریش لە ڕێگەی کەرتی تایبەتەوە بڕەخسێنرێت لەگەڵەوەشە تا چەند گرنگە کەرتی تایبەتیش ڕۆڵی هەبێت لەوەی کە بوونە متمانە دروستکە بۆی کە هاوڵاتی بتوانێت متمانەی هەبێت لەوەی کە کار بکات لەو کەرتەیە وارووا متمانەی بە بەرهەمەکان و کارەکانی ئەوانیش هەبێ تا چەند ئەمە گرنگە بۆ ژێرخانی ئابووری وڵاتیش ئەم بابەتانە گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر دلاوەر مەهدی هادی مامۆستای زانکۆ لە بەشی کارجێر و ئابووری زۆر سپاس دەکەین مامۆستا بەخێر بێت تۆژان بەخێر بێت سەر چاوان با سەرەتا بزانین بە بەردەوامی ینی بازدەوە کرێ کەرتی تایبەت ئەتوانێت ڕۆڵی باش ببینێ لەوەی کە ژێرخانی ئابووری وڵات زیاتر پتە بکە و لە بەرپرسانیشەوە ئەم پشگیریە دەبینین بە تایبەتی بەڕێز قوبات تاڵەبانی جەگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە چەند بۆنەیەکا باسی ئەمەی کردو کە پێویستە کەرتی تایبەت پەرەی پێ بدرێت با بزانین کەرتی تایبەت لە هەرێمی کوردستان ئەو ڕۆڵەی کە پێی ئەوترێک کەرتی تایبەت پێی هەستێ ئەمە توانیوێتی ئەم بابەتە دەستە بەرکای خودت لە واقعا جێبەجێ بکە لە ڕاستیە پێشەوەی وەڵام پرسیارەکەت بەمەوە ئەمەوێت یەک واقعی ئابووری وڵاتە پێشکەوتەکان خەمە ڕوون بکەمەوە بەڕاستی لێرەیە بە زۆر بە کورتی لە گرنگی کەرتی تایبەت لە ئابووری ئەو وڵاتانەیە کەرتی تایبەت و ئابووری وڵاتەکان هەردووکی پێکەوە سلسلەیەکی ئاوا گرێدراون پێکەوە یعنی بۆچی لەبەرەوەی هەموو پێشکەوتنەکانی بواری ئابووری لە ڕێگەی کەرتی تایبەتەوەی هەموو پێشکەوتنەکانی تەکنۆلۆژی لە ڕێگەی کەرتی تایبەتەوەیە لەلایەکیەوە تەنها سەرچاوی داهات لە وڵاتە پێشکەوتوانەیە لە وڵاتە پێشکەوتوانەیە باجە کە کەرتی تایبەت و هەروەها کە کارمەندانی کەرتی تایبەت ئەو باجە ئەیەن بە حکومەت یعنی ئەوە تەنها سەرچاوی داهاتە بە شێوەیەکی گشتی کە لەو شوێنەیە کەواتە پێشکەوتنی کەرتی تایبەت خۆی لەخۆیە پێشکەوتنی ئابووری وڵاتەکەی و بەرزبوونەوەی داهاتی ئابووری وڵاتەکە بە شێوەیەکی گشتی بەو شێوەیە یعنی چەندێک کەرتی تایبەت پێش بکەوێت کەرتی تایبەتیش بەچی پێش ئەەکەوێ بەڕاستی بە هەزاران و ملیۆنان کارمەند کاتێکە ئیستخدامیانەکەن و یان خەنە سەر کار بەو شێوەیە کارمەندەکان کاریان هەیە کۆمپانیاکانیش کارەکانیان بەڕێوە ئەچێ بە شێوەیەکی باش کاتێکە هەموو لایەک کارمەند هەبوو کاری هەبوو و کۆمپانیاکەش کاریشی باشی هەبوو کەواتە حکوومەتیش داهاتێکی باشی هەیە لە سەرەکەی ترەوە لەبەرەوەی ئەوان باج ئەیەن و لە هەمان کاتێکە ئەم کۆمپانیانە هەلی کارێکی زۆریان ڕەخساندووە کەواتە خەڵک بە شێوەیەکی عام پارە لە گیرفانیا هەیە و ئەتوانێت شمەک و خزمەت گوزاری بکڕێت باش چۆن کەسێک لە کەرتێکی گشتیە کاری دەست ناکەێت و ناتوانێت کار بکات لە کەرتی گشتیە هەوڵەیە ئەو پسپۆڕی خۆی لە کەرتی تایبەتە بڵێن بەکار بهێنێ چۆن ئەم دڵنیایە دروست کرێت لە بینی ئەو کەسا وە کۆمپانیاکە ینی چۆن بکرێ ئەم بڵێ ئیتر من وەکو چۆن لە گشتێکە مافم پارێزراوە لێش مافم پارێزراوە ئەویان ئەبێ بەڕاستی حکوومەت ڕۆڵێکی زۆر ئەرێنی هەبێ لەو بوارەیە بەڕێی من لەبەرەوەی ینی بازار خۆی لە خۆیە ئەگەر ڕێسایەک و یاسایەک نەبێت کۆنتترۆلی بکات وە کۆتوبەندی ئەو کۆمپانیایانە بکات بە شێوەیەکی زۆر جددی ئەکرێت لە مافی ئەو کارمەندانە بە شێوەیەکی بەڕاستی بەم لا بەولایە لا بدرێت و نەکرێت ئەم زەمانەی ئەم دڵنیایی کە جەناب ئێستا ئاماژەت پێکرد چۆن لە کەرتی تایبەتە کەرتی گشتیا هەیە لە کەرتی تایبەتیشا هەبێت ئەلبەتە لە کوردستانە بەڕاستی ئەمە بەرەو پێشونێکی زۆر باشی بەخۆوە بینیوە و هەروەکو ئاماژەت پێکرد لە پێشەکێکەیە لەلایەن کاقوبات تاڵەبانیەوە کە چەند جار ئاماژەی پێکراوە هەوڵی جددی هەیە بەڕاستی بۆ ئەوەی کەرتی تایبەت ببێتە بەدیلی کەرتی گشتی بۆ دابینکردنی هەلی کار بۆ ئەو گەنجانەی کە دەخەڕجەکەن لە زانکۆکانەوە توانایەکیان پێەیە بەڕاستی بە شێوەیەکی جوان ئەو توانایەوە بەرهێنانی لەسەر بکرێت لە کەرتی تایبەتە
بەڵام بەداخەوە یان لە کوردستان هێشتا نەگەشتێتەوە ئاستە ینی تەسەورەکەم بەهۆی ئەو ململانێ سیاسیانەوە ئەو زەختانی دەرەکیانەی کە لەسەر کوردستان هەیە تا ئێستا دەرفەتی ئەوەی نەڕەخسانوە کە ڕاستی بیر لەوە بکرێتەوە کە ئەو بوارە بە شێوەیەکی زۆر باش بەرەو پێش بچێت. باشە دکتۆر بابەتێکی تر هەیە لەوانەیە ئێمە کە بابەتێک پەیوەست بێ بە کەرتی گشتیەوە ئەگەر کەرتی تایبەت و بەرهێنانی تێدا بکە ئانێ هاوڵاتی تۆزێ سڵ لەم بابەتە بکاتەوە بڵێ ئەم بابەتە بیرێ بە کەرتی تایبەت لەوانەیە لە زەرەری من بێ بۆی کە ئانێ ئەگەر لە کەرتە گشتێکە بە نرخێک خزمەت گوزارەکانی پێشکەشکرابێ لەوانەیە لە کەرتی تایبەتە مەترسی هەبێ ئەم نرخە زیاد بکە یاخود بارگرانی لەسەری دروستکە جا کەرتی تایبەت چۆن ئەتوانێت ڕۆڵ لەمەیە ببینێ ئەو دڵنیاییە با بە بەکارهێنەر بڵێ یاخود بە هاوڵاتی بیاد بڵێ ئەگەر من پێشکەشیکەم لەوانێ کوالیتێکی زۆر باشتریشە پێشکەشکەم وە نرخەکەشم بەو شێوەیە نەبێت کە تۆ مەترسید لێ هەیە. ئەگەر بازاڕی کوردستان بە شێوەیەکی گشتی بازارێکی ینی کۆمپێتیتیڤ بێت ینی چۆنڵی ڕکابەریەکی سربەست بێت لە بازارە کۆمپانیاکان دوجار کاتێکە قۆڕخکاری نەمێنێ لە بازارە بە سەراحەت هەموو کۆمپانیاکان لە دوو شتۆ منافسە یەکترەکەن یەکیان ئەوەیە نرخ یەکیان کوالیتی باشە ینی ئەگەر بازارەکە قۆڕخ نەکرێ بۆ یەک کۆمپانیا کە ئەو بەرهەمە بەرهەم بهێنێت یان ئەو خزمەت گوزاریە پێشکەش بکات بازار ئازاد بکرێت بە جۆرەی چەند هەمەلو مەرجێک کە بڵێن بۆ نمونە هەر کۆمپانیایەک ئەم توانایانەی تایە ئەتوانێت لەم بوارەیەوە بەرهێنام بکات کە دەرفەت ڕەخسێنرا بۆ هەموو کۆمپانیەکان لە بازارە کە لەو بوارەیەوە بەرهێنام بکەن ئەو کاتە هەم بەرهێنی خارجیش بەڕاستی زۆر مهمە کە بانگهێشت بکرێت قەیچەکە با بەندێرەوە بەرهێنام بکرێن بەڵام کۆتوبەندیان بۆ دابنرێت کە بۆ نمونە لە سەدا دەی کارمەندەکانە زیاتر نابێ ئەجنەبی بن ئەبێ کارمەندی خۆماڵیت تۆ دابنیت باش ئەمە شەرتێک لە بەرامبەر بۆ نمونە کەمێک لە باج هاوکاری بکرێت کەمێک لە گومرگ هاوکاری بکرێت کاتێککە ئەم کۆمپانیای شتێنێتە ناو هەرێمی کوردستان ینی ئیکۆڵ ئۆپۆرتونیتی ینی دەرفەتێکی یەکسان بۆ هەموو کۆمپانیەکان بڕەخسێنرێت کە دەرفەتەکە ڕەخسێنرا ئەو کاتە هەموو کەتی تایبەت خۆی لە خۆیە منافەسەی بینی کۆمپانیەکان لەسەر نرخ و کوالیتیە کامیان جوانتر کوالیتێکی باشتر توانی ئەو خزمەت گوزاریە پێشکەش بکە یان ئەو بەرهەمانە بخاتە بازارەوە و بە نرخێکی گونجاوتر ئەو کاتە بە شێوەیەکی گشتی فرۆشی باشترە بێت و سەرکەوتوترە بێت و خەڵکیش متمانەی بە بەرهەمە هەبێت بەڕاستی ینی ئەو شێوەیە ئەتوانێت مشتریەکی زۆرتر بۆ خۆی کڕیارێکی زۆرتر بۆ خۆی جەزب بکات و متمانەی کڕیارەکان بەدەست بێنێ لە بازارە ینی ئۆتۆماتیکی خۆی لە خۆیان متمانە دروستە بێ بۆ بەرهەمانە بەڵام کاتێککە قۆڕخکاری لە بازارە هەبێت و منافەسەیەکی کە نەبێت طبیعەتی بزنس و طبیعەتی ئینسان هەر بەو شێوەیە بەڕاستی ئیستقلالی وەزعکاکرێ کاتێکە منافەسەم نەبوو بە ئارەزوی خۆم هەر لە ئیکۆنۆمیە بەڕاستی لە اقتصادی جزئیە مایکرۆ ئیکۆنۆمیکس مەوزوعانە بە شێوەیەکی تەفسیل باسەکرێن ئەخوێنرێن بە دڵی خۆم نرختانێ منافسم نییە باش وانە کوالیتیەکەشم هەر ئەوەیە 2000 مشتریش بە دیلێکیکەی نییە بڕات لەبەرەوە دابینکردنی بە کورتێکەکەی دابینکردنی هەلی یەکسان وەڕکابەری لە نێوان کۆمپانیەکانە ئەبێتە هۆی پێشخستنی هەم کارتی تایبەت و متمانەی هاوڵاتیان و دابزانانی نرخ منافەسە لەسەر کوالیتی و نرخ بە شێوەیەکی گشتی باش بابەتێکی تریژەوەش کە ئێستا خۆ دەرباسە کرد کە لەوانەی تریش گرنگتر بێویش بابەتی کوالیتیە کەرتی تایبەت تا چەند ئەتوانێت هاوکار بێت لەوەی کە هاوڵاتی متمانەی پێ بکات لەوەی کوالیتێکی باش لە بەرهەمەکانی پێشکەشکە بۆ نمونە لە کاتێکا کە لە یەکێک لە کۆمپانیەکان ڕیکلام بۆ بابەتێکە کرێ یاخود خزمەت گوزارێک دەخرێتە ڕوو هاوڵاتی پێچوانەکەی نەبینێتەوە یاخود کەمتر لەوە نەبینێ ئەمایان چۆن ڕێ بخرێتەوە بە مروری زەمان بەڕاستی بە مروری زەمان ئەبێت ئەوان لەسەر کۆمپانیەکان خۆیان وەستاوە ئەم کۆمپانیانە تا چەندێک یانەوێت بەڕاستی ئەم بزنسیان سەرکەوتوو بێت ئەگەر تۆ بتەوێت پلانی کورتخایەن و پلانی درێژخایەن زۆر مهمە لەم مەجانەیە ینی ئەگەر کۆمپانیای بێوێت بیزنسێکی سەرکەوتوو هەبێ بە متمانەی مشتریەکانی بەدەست بێنێ
يعني مجالیتی یعنی بە هیچ شێوەیە ئیلا ئەبێ ئەوە بکات کە متمانەی مشتریەکانی بەدەست هێنا ئەو کاتە هەم بیزنسەکەی سەرکەوتۆ بێ هەم مرتاحترە هەم بەردەوامترە هەم مشتریەکانیش باشترن و مرتاحترن لەو بوارەیە کاتە هەرەکەوێتەوە سەرشانی بەرسەراحەت کۆمپانیاکان و دەوری حکوومەتیش تەکید لەو بوارەیە مهمە کۆنتترۆلی جۆری ئەبێ بکرێ بەڕاستی کوالیتی حتا ئەو کۆمپانیانێک کە شمەک هاورداکەن لەسەر سنوورەکان ینی دەستگایەکی جددی هەبێت کە کۆنتترۆلی جۆری ئەو بەرهەمانە بکات ینی خۆمان نەزانین بەرهەمەکانی مەسەلا وەچەنەها حکایەتمان بیستووە کە بیزنسەکانمان بەسەراحەت بەداخەوە ینی کە ئەچنە سین بۆ نمونە ینی گڵۆپێک بهێنن ینی گڵۆپەکە مەسەلا ئەو کۆمپانیای ئەڵێ کاکەوەرە ئەمە بیزنوع هەر لەو گڵۆپەمان هەیە ئەمەیان بەشی 1000 ساعتەکە ئەمەیان بەشی 500 ساعت ئەمەیان بەشی 10,000 ساعت 100,000 ساعت ئەگەر مەسەلەن لە کاتێکە کۆمپانیایەک یا کەسێکی کەرتی تایبەت بە ڕاستگۆی پێت بڵێ کە 500 و 500کەت پێ بڵێ ئەمەیان باشتر نییە لەوەی کە ینی قەچێکە با 500 کاژمێر بێ بەڵام ڕاستێکت پێ بڵێ ئەنی نایڵێ بەداخەوە ینی ئەوە کۆنتترۆڵێکیش نییە کە ڕقابەی بکات کە عقوبەی بات یان شتی ئەکسپایر بەڕاستی هاوردەکردنی شتی ئەکسپایر و ساختکردنەوەی لە بازاری کوردستانە ئەوانە کەواتە بە هەموو شێوەیەک ئەکەوێتە سەرشانی کۆمپانیەکان و لە لایەکی کەشەوە کۆنتترۆلی حکوومەت لەسەر باش ئەو بابەتە دوا پرسیارم دکتۆریان بۆ تۆ ئەوەیە کە کەرتی تایبەت تا چەند ئەتوانێت ڕۆڵ بینێ لە بنیادنانی ژێرخانی ئابووری و بە تایبەتی پرۆژە استراتیژیەکان ینی ئێمە لە هەرێمی کوردستان پێویستمان بە کۆمەڵێک پرۆژەی استراتیژیە کە دوورمەودایە ینی ئیسفادەکەی وەسوودەکەی دوورمەودایە ئەوان چۆن ئەتوانن ڕۆڵ بینن لە مایانە چونکە جاری وا هەیە حکوومەت بەهۆی کۆمەڵێک بابەتەوە بەهۆی کۆمەڵی قەیرانەوە ناتوانێت ئەم کارە بکە کەرتی تایبەت چۆن ئەتوانێت ئەم وەبەرهێنانە بکات ئەتوانێت ڕۆڵێکی زۆر بەرچاوی ئەبێت بەڕاستی ئەگەر دەرفەتی بۆ بڕەخسێنرێت و ئەگەر نیەتێکی جددی هەبێت لایەن وەبەرهێنەرانەوە کە ئەم ئیشە بکەن ئەم پرۆژە استراتیژیانە جێبەجێ بکەن ینی من نمونەیەکی بەسیت بەمێ لە ناو کەرتی خوێندنە سێکتەری لە خوێندنی باڵا بڵێن زانکۆکانە بەڕاستی ئەمە زانکۆی تایبەت هەیە کە زۆر کوالیتی خوێندن تیا لە زۆربەی زانکۆ گشتیەکانە بڵێن حکوومیەکان باشترە ئێمە لەلایەن وەبەرهێنەرانەوە کەرتی تایبەتەوە ئەم زانکۆیانە دروست کراون ئەمە نمونەیەکی واقعیە کە لێرە هەیە و ئەتوان ڕۆڵێکی زۆر بەرچاویان هەبێت ینی پێم وایە دەرفەتەکەەوە نییە کە بە تەفسیر بچینە ناوی بەڵام بە دڵنیاییەوە ڕۆڵێکی زۆر کاریگەریان ئەبێت و زۆر ینی بۆ منە کۆمپانیەکانی ئەمریکا لە بواری تەکنۆلۆژیا ینی ئەبینین کە گەشتونەتە کوێ حتا لە بواری فیزیا و حتا لە بواری هەموو داهێنانەکان لە کەرتی تایبەتەوە کرێ بەڕاستی ینی هەر کەسێک کە گەنجێک وەکو ئەو چیرۆکانێکە بیستمانن کە فکرەیەکی باشی پێ خەریکە داهێنانێکە کات یەکسەر وەبەرهێنەکان ئەیبەن قۆزنەوە عقدێکی لەگەڵا ئەکەن و وڵەن ئێمە تەمویل دەکەین بە شێوەیەکی گشتی تاوا پشتیوانی دارایی دەکەین بە جۆرەی عقدەکەی کە دەبینیانەیە تۆش پرۆژەکەت پەرە پێ بدە ئەم پرۆژانێک کە فەیسبوک ئێستا لە بەردەستمانە ئینستاگرام کە هەیە مەسەلا ئایپاد ئەم کە بەجەستە ناکتەوە ینی هەموو ئەو شتانە بەم شێوە دروست بوون دەست خۆش زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر دلاوەر مەهدی هادی مامۆسای زانکۆ لە بەشی کارگێڕی و ئابووری بەخێر بێ سەرچاوان مادووما کردی بە